سڵاو بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە، زۆر خوشحاڵم بۆ جارێکی تر دێمەوە خزمەتتان لە بەرنامەی ڕاستەوخۆ. خۆشەویستان، ئەوڕۆ 24 گوڵانی 1400 یەتاوی بەرامبەرە لەگەڵ 14 مانگی مەی 2020 داینیە. لە ڕێگەی تەلەفۆنی ڕاستەوخۆوە ئەتوانن پەیوەندی بکەن بە بەرنامەیەوە بە ڕقم تەلەفۆنی 0046 726 16 764. هەروەها ئەو بەرنامە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانی کۆمەڵە مێدیا نەتوەرکەوە قابلی دەستڕەسیە، ینی لە فەیسبوک و ئینستاگرام و هەروەها تەلێگرام و یوتیوب. زەبتی ئەو بەرنامەش دواتر هەر قابلی دەستڕەسیە لە هەموو ئەو کۆمەڵایەتیانە. 33 ساڵ لەوە پێش لە ڕۆژی 25 مانگی گوڵاندا مەقڕی ناوەندی کۆمەڵە کەوتە بەر هێرشی جەنایەتکارانەی کیمیایی دەوڵەتی عێراق. لەو هێرشەدا بەداخەوە 23 کەس لە هاوڕێیانی شۆڕژێری کۆمەڵە، لە شۆڕژێرانی سوسیالیست کە هەموو گیانیان خست بۆ سەردەست بۆ ئەوەی بە ئامانجەکانیان بگەن، گیانیان بەخت کرد. حزبی بەعسی عێراق بۆ هێرشی کردە سەر مەقڕەکانی کۆمەڵە. ئەو کارەکەی چی بوو؟ ئەوەی وە ئاشکرایە ئێمە رابطەیەکی دیپلۆماسی کامڵەن کراوەمان لەگەڵ حکوومەتی عێراق بوو و حکوومەتی عێراق ئەیزانی کە ئێمە پێشتریش لەگەڵ هێزەکانی هەڵسوورا و لە ساحەی کوردستانی عێراق بە تایبەت یەکێتی نیشتیمانی کوردستان پەیوەندیمان هەیە و زۆر جار یارمەتیمان داون. لەو سەر و دەمەدا بوو کە منتەقەی جافایەتی کەوتووە بەر هێرشی حکوومەتی باس و زۆر جار هەم هێزی پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی سەردانی مەقڕەکانی ئێمەیانە کرد، گێر و تەسەلێکران، خورد و خۆراکەکران و بەڕێیەکران و خەڵکێکیش کە ئاوارە بوون ئێمە یارمەتیمانەدان، وتبوونە بەر شێڵاوی پەلاماری حکوومەتی باس. حکوومەتی باس ئەو کارە و ئەو هەڵسوکەوتەی ئێمەی بەدڵ نەبوو و پێشتریش چەند جار لە مالومە چ بە شێوەی تۆپباران و چ بە بۆمباران مەقڕەکانی ناوەندی ئێمەی دایە بەر پەلامار و تعدادێ لە هاوڕێیانمان گیانی بەخت کرد. زۆر جار پیشنیاری ئەوەی پێکردین کە ئێمە ئەتوانین بینە منتەقەی تحتی کۆنتڕۆڵی ئەوەوە و لەوێ زیاتر ئیمکاناتیش بخاتە اختیارمانەوە، بەڵام ئێمە ئامانزانی ئەگەر چینە ئەوێ ناتوانین، یعنی ئەو هاوسەنگی هێزە ئەگۆڕدرێت و حکوومەتی عێراق زۆر ئەتوانێت فشار بێنێ بۆ ئێمە و ڕەوابطە دیپلۆماتیکەکە بێ بە ڕەوابطێکی تقریبەن یەکلایەنە لەلایەن ئەوانەوە. هەر بۆیە ئێمە هیچ وەخت ملمان بۆ نەدا و ئەوە بوو کە 33 ساڵەوە پێش تقریبەن لە کاتی نیوەڕۆدا فڕۆکە جەنگیەکانی حکوومەتی باس مەقڕی ئێمە لە دۆڵی بۆتەیاندایە بەر هێرشی کیمیایی.
ئەو هێرشە طبعاً تا حدێک چاوەڕوان کراو بوو بۆ ئەوەی ئێمە هەڵسو و کەوتمان لەگەڵ خەڵکیشە وەها بوو کە هەمیشە ئاگامان لە خەڵک بوو. خەڵکی کوردستانی عێراق زۆر چاکەیان زانی کە ئێمە ڕابطەی دیپلۆماتیکمان لەگەڵ دەوڵەتی عێراقەیە، بەڵام ئەیانزانی ئێمە لە بەرەی خەڵکی، ئەیانزانی لە بەرەی ئەوانین چە لە دەوروبەرمان بوون، یارمەتی پزیشکی ببوایە، لە هەر بابەتێکەوە بوو یارمەتیماندا بوون. هەروە هێزی یەکێتی نیشتمانی و هێزەکانی تریش زۆر جار سەردانی ئێمەیان نەکردو بە گەرموگوڕی پەذیراییمان لێکردن و بەرخوردمان پێکردن. طبعاًەوە حکوومەتی عێراق بەدڵی نەبوو بۆ یەکیش هێرشی کردە سەر مەقەڕی ئێمە لە دۆڵی بۆ تێ. جیا لەوەی کە 23 کەس لە هاوڕێیانمان گیانیان بەخت کرد، نزیکی 150 کەسیش برینار بوون. توانم بڵێم تا ئێستش ئاسەواری ئەو هێرشە کیمیاویە لەسەر بڕک لە هاوڕێیانمان هەر دیارە. لەو بابەتەوە طبعاً بەرنامەی تایبەتمانە بێت بەیانی کە ساڕۆژی هێرشی حکوومەتی باسە بۆ سەر دۆڵی بۆتە، بەرنامەی تایبەتیە بێت و تەلەڤیزیۆنی کۆمەڵە بەرنامەیەکی چروپڕ و باشتان پێشکەشەکات. ئێمە لە دوای ئەویشە، یعنی دوای ئەو کارە ساتیشە کە وەختێ هێرشەکە کرا، خەڵک زۆر بە گەرموگوڕیەوە هاتن بەرەو پیریمان، برینارەکانیان گواستەوە بۆ شاری ڕانیە و دوایش بۆ سلێمانی. لە سلێمانی تیمی پزیشکی سەرڕای هەموو فشار و زەختێکە لە سەریان بوو لەلایەن ئەو کاتی حکوومەتە و دەستگا ئەمنیەتەکانی حکوومەتی بەعسەوە، بەڵام هەرچی یارمەتی لە دەستیان هەست بەرامبەر بە برینارەکان کردیان و یارمەتیاندان. و ئەوە لەبیر ناچێتەوە ئەو تاریخە بۆ ئێمە، هەرچەند 23 لە هاوڕێیانمان لە دەستدا، بەڵام نیشانیدا کە پەیوەندیەکی چڕوپڕ لە بینی خەڵکی کوردستانی ئێران و کوردستانی عێراق و شوێنەکانی تر هەیە و کۆمەڵە هەمیشە لەو بابەتەوە ئەوەی وا لە دەستی هاتووە بۆ یارمەتیدان بەو خەباتانە کۆتایی نەکردووە. ئەو هاوڕێیانەی وا گیانیان بەخت کرد بریتی بوون لە اسماعیلی مستەفازادە، ئەحمەدی محەممەدی، بایەزیدی بریار بەیاز، پەرویزی تاجەوانچی، حسێنی سیگاری، سعیدی محەممەدی، جەلال پێنجوێنی، فریشتەی ڕزایی ناسراو بە زۆهرە، عەبدوڵڵا هوشیاریان، عەلی حەسەن محەممەدی ناسراو بە تەحمورس، فەرەنگیزی شاهۆیی، کەریمی عەبدوڵڵاپور، کەریمی جەنەتی، مریەمی مەجنون ناسراو بە سەعادەت، کەماڵی ڕزانژاد، کەیومەرزی مهاجر ناسراو بە جەبار، منوچێری محمودیان ناسراو بە مرتزا، محەممەدی ڕەسوڵی خۆشسوەد ناسراو بە حەمە بازووکا، محەممەد عومەر عەلی ناسراو بە حەمەی ئاجیکەند، نادری قازیزادە ناسراو بە ئازاد، ناسیحی مەردوخ، وەفات و تونچی، حامیدی مدەڕسی. یادی ئەو هاوڕێیانە بەرز و بەڕێز بێت، ڕێگەیان بەردەوام بێت و ئێمە بۆ گەیشتن بە ئامانجەکانی ئەو ئازیزانە هیچ کات کۆتایی ناکەین. یادیان بەڕێز بێت.
سڵاوی دووبارە بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. ئازیزان، 19 مانگی گوڵان مامۆستای مەدرسە شۆڕژێری ماندووی نەناس کاک فەرزادی کەمانگەر لەلایەن کۆماری ئیسلامیەوە ئیعدام کرا. تەبعەن ئەو کات ئەو سێ هاوڕێتری ئیعدام کران و دوا بەدواوە اعتسابێکی زۆر زۆر گەورە مانگرتنێکی گشتی لە کوردستان ڕوویدا. داوامان کردۆ لە کاک کەریمی ئەحمەدی بێت بۆ بەرنامەی ئەمڕۆ و نامەیە کە فەرزادی کەمانگەر لە زیندانەوە نووسیەتی پێشکەش بێ ئەوەی خۆشەویست بکە. کاک کەریم گیان بەخێر بی بۆ بەرنامەی ڕاستەوخۆ. زۆر سپاس کاگەم هیەی ئازیز و سڵاو لە ئێوە بەڕێوەبەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، هەروەها سڵاو و ڕێز بۆ بینەران و بیسەرانی ئەو بەرنامەیە. بەخێر بیت. زۆر سپاس. سەرەتا منیش بە نۆبەی خۆم سەری ڕێز و نەوازش نەوی دەکەم لە بەرابەر
23 هاوڕێی گیان بەخەتکردوو لە ڕیزەکانی کۆمەڵە کە لە 25 گوڵاندا کەوتنە بەر بۆمبارانی کیمیایی حکوومەتی بەعس و گیانیان لە پێناو ئامانجە بەرزەکانیاندا بەخەت کرد. ئەوەی کە من لێرەدا پێشکەشانی دەکەم لە نامەکانی گیان بەخەتکردوو فەرزادی کەمانگەری ئازیز و قارەمانی مقاومت لە زیندانەکانی کۆماری ئیسلامی ئێرانە. بێگومان ناوی فەرزادی کەمانگەر لە مێژووی بزوتنەوەی شۆڕژگێرانەی کوردستاندا چوەڕی زیناوی ئەو قارەمانانەی کە تا دوایین ساتەکانی ژیانیان لە ئاست دوژمن بێبەکانە سەریان بەرز ڕاگرت و دوژمنی داگیرکەریان لە ئاست خۆڕاگری خۆیان زەبوون و داماو کرد و ئاڵای ئینسانیەت و ئازادی خوازیان لەدەستدا نەکەوت. یادی ئازیزی کاکە فەرزادی خۆشەویست و ئازیزانی گیان بەخەتکردووی نۆزدەی گوڵان بەرز و بەڕێزە و هەرگیز لە یاد ناچێت. ڕاستی ئینسان بە خوێندنەوەی ئەم نامەیە لەلایەکەوە هەست بە غورور و سەربەرزی دەکات کە دەبینێت فەرزادەکان بە مەرجی خۆیان وەفادارمانەوە بۆ بەدیهێنانی ئازادی و سەربەستی و لەلایەکی دیکەشەوە نەفرەتی زیاتر لەو سیستم و نیزامە پەیدا دەکات کە سەری هەزاران ئینسانی ئاوات جەسوور و پڕبەهرە و قارەمانی کرد بە پەتی سێدارەوە. بەڕێزێک بە ناوی هێدین ئەو نامەیەی کاک فەرزادی وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی کە لێرەدا پێشکەشتانی دەکەم لە یادی لەدەستدانیدا. شەو شێعر ئەشکەنجە شەو بوو نە لەو شەوانەی کە گەلاوێژ پرشنجی خۆی لەناو سەرا و نیلوفەردا دەبینێت. شەو بوو نە لەو شەوانەی کە گەلاوێژ پرشنجی خۆی لەناو سەرا و نیلوفەردا دەبینێت. نە لەو شەوانەی کە فەرهاد لە بێستوونا دەبێتە میوانی خەونی شیرین. شەو بوو نە لەو شەوانەی کە پەرتە و بە دوای ساقی ئەرمەنی شێعرەکانیە لەسەر تەپە و سەیفاتمەوە ئاوارەی کوچە و کۆڵانەکانی کرماشان دەبێ. نە لەو شەوانەی کە بێستون بە دەنجی تەمبور دێتە دیلان. لەو شەوانە بوو کە سۆزی تاری مەسقەتی مەیلی ئەوەی نەبوو کە زولفی مینایی ئاوازەکانی پەرێشان کات. لەو شەوانە بوو کە تا قەوسان دەنجی گوڵوەنەوشەی باخانی لوڕنژادی نەدەبیست. شەو بوو نە مانگ بوو نە ئەستێرە نە ئاسمان نە هەور، تەنیا دیوار بوو دیوار. شەوە زەنگ بوو ژوورێکی تەنگ و تاریک و تەماوی بە دەرگایەکی بچووکەوە کە لە لایەک بەرەو نەهاتوو لە لایەکی دیکەوە بەرەو ڕاوبوردوو دەکرایەوە و ئەمن هەڵبەستێکم بۆ دیوارەکان دەخوێندەوە. بەندیەکی شەڕانی لە مندا بوو کە قەت لەگەڵ زڕەی زنجیرەکەی ڕانەدەهات. شاملوو تەق 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 دەنجی دەرگا خەونی شەوانەی شێواندم و ڕیتم و هارمۆنی لایە لایەی نەنووسراوی دایکی شڵەژاندم. چاوبەندەکەت ببەستە، دەستت بێنە کەلەپچە ڕێکەوە. لە ژووری ئینفراڵی هەلکێشیان کردم بۆ دەرەوە. شارەزای ڕێگە بووم، باشتر لەو نیگابانە پیرەی کە وەک دەرگای زیندان دارزی بوو. باشتر لە سیخڕەکانم پلەکانی ژێرزەمینی زیندانم دەناسی. دەدوت ساڵەهایە لەم زیندانە ژیاوم.
تەنانەت دەمتوانی شوێن پێی زیندانیانی پێش خۆم ببینم. کاتی داگەران بە پلەکانە لەژێر چاوانەوە یا لەژێر چاوبەنەوە پایانم دەژمارد. 1 2 3 4 5 6 هاتبوون تا هێزی خۆیان بە مرۆڤێک نیشان بدەن. کاتێک لە بەرامبەریان داوەستام شعرێک دەیچریکاندم. ئەرێ ئەمن لە کام شوێنی ئەم زەمینە وەستاوم. بە یەکەم شاخەی شەلاق هەوداوی شعرم دەپچڕا و ئەو جار دەیان بەستم بە تەختەوە. چەند دەترسام. ترس نە لە ژانی قامچی و شەلاق، بەڵکو لەوەکە لە سەدەی 21دا لە سەدەی دیالۆگ و لە سەردەمی زانیاریدا هێشتا خەڵکانێک سەرکەوتوانە بە تاژان جەستەی مرۆڤێکی لاواز هەڵبرژێن و قاقا پێ بکەنن. چەند دەلەرزیم، نە بەخاتر ژانی تاژانگ و مشت و لەقا. ترسم لە ڕووخانی بەهارکانی ئینسان بوو، ئەویش لە وڵاتێکدا کە یاسای ئەخلاقی بۆ هەموو جیهان دەنووسێ. چەند تۆقی بووم، نە لە ژانی شۆکی کارەبا، بەڵکو لەو پزیشکەی کە ڤیزیتی دەکردم و قەڵەمەکەی بەسەرمدا دەکوتا و دەیوت لاڵ بە، خەفە بە. ئەویش لە سەردەمێکدا کە سەدان ساڵ لە سوێندنامەی بقرا تێپەڕیم. بە دەنجی تاژانگەکەیان کە پێیان دەوت زولفەقار دەچوون بۆ سوچێکی تری ئەم جیهانە کە لەوێ خەمی مرۆڤ ئەوەیە کە مارومۆر و ئاژەڵەکانی ئافریقا و ئوسترالیا ڕزگار بکات. کە بیر لە ڕزگاری ئاژەڵەکانی دنیا دەکەنەوە، بەڵام لێرە لێرە وای لێرە لەگەڵ هەر زەبرێکی زولفەقار دەمێک ساڵان دەگەڕامەوە بۆ دواوە، بۆ سەردەمی قاجار، بۆ منارەیەک کە لەسەر و گوێ و چاو پێکاتووە، بۆ سەردەمی هیتلێر، تاکتان، مەغۆل، بەربەر. ئیسان لێیان دەدام تا بە سەرەتای مێژوویەک دەگەیشتم کە خوێندبووم و نەم خوێندبوو. بەڵام ژان کۆتایی نەبوو، بێهۆش دەکەوتم و چەند ساتێک دواتر لە ژوورەکەم دیسان لەدایک دەبوومەوە. وەک منداڵێک لنگم دەکوتا و گڕوگاڵم دەکرد و شعرێک دەیچریکاندم. لەدایکبوونی منداڵم دیوە، بۆیە دەزانم قیژە و لنگکوتان یەکەم نیشانەی لەدایکبوونە پەشێو. سبەی شەو دیسان زرمە لە دەرگا هەڵدەستا و دیسان یەکیان بە خاتری باوەرم لێ دەدام، ئەوی تر بە خاتری زمانم، ئەوی تر پێی وابوو کە ئاسایشی وڵاتم بەرەو مەترسی بردووە. چوارەمی دەیویست 20 سەلمێنێک کە دەنگم بە هیچ شوێ ناگا. پێنجەمی بەرخەوە لێی دەدام کە چما لە شاری شیریندا ئەڤینداری شیرین شێوەیەک بووگەم. ئێستا دیسان شەوە، دەمێک لەو شەوانە تێپەڕیوە، بەڵام ئێستاش هەر دەنجی خەونی شەوانم دەشێوێنێ و نیمە شەوان خاتوونی میدیایی خەونەکانم پێم دەڵێ خەفە گوڵەکەم نەوەختی خاوە، خەفە ئەزیزم کە بێداری ئەزاوە. بەرزادی کەمانگەر، زیندانی ئەڤین. زۆر سپاس کاک کەریم، بەڕاستی بۆ ئەو نووسراوە بەڕاستی زۆر بە قووەتە. بەڕاستی ینی کەسێک لە زیندانەوە ئاوا شتێکی ئابە و چەشنە بنووسێت و
ئەو جۆرە تەسویر یا تەفسیری ئەو شکنجانە بکات زۆر نووسراوەیەکی جوان بوو، زۆر سپاسیش بۆ خوێندنەوەیەوە و بۆ هەست و بۆ ئەوەی کە پێشکەشتان کرد بۆ بەرنامە. زۆر سپاس. سپاس بۆ ئێوەش بۆ ئەو دەرفەتەوە. هەزاران سڵاو و درود بۆ یادی بەرزی کاکە فەرزادی کەمانگەر و هەموو گیان بخردکردوانی ڕێبازی ڕزگاری و ئینسانیەت. زۆر سپاس. کاتێکی خۆش. خۆشتر داواکەم لە هاوڕێیان لەگە کلیپێکی ئامادە بکەن، دوایی دینەوە لاتان بۆ پێشکەشکردنی درێژەی بەرنامەکە. لەبەر بەیانی شادی ئازادی دیسان سڵاو بینەرانی خۆشەویست، هاتوومەتەوە لاتان بۆ درێژەی بەرنامەی ڕاستەوخۆ. ئازیزان، ماوەیەک لەوە پێش لە وڵاتی ئێران ڕۆژی معلمە. تەبعەن ڕۆژی معلم لە وڵاتانی جۆراوجۆر لە تاریخ و زمانی جۆراوجۆرەوە ئەگیرێت، بەڵام ئێمە هەر بەو بوونەوە کە ڕۆژی معلم بوو بە پێویستمان زانی باسێک بکەین لەسەر چۆنیەتی فێرکردن و بارهێنان لە ئێران، هەروەها زانیارێکی زیاتر لەسەر ئەوەی وا ڕەوشی باشە، ئەوەی وا ڕێگەی باشە بۆ فێرکردن و بارهێنان دێنە بەرباس و لێکۆڵینەوە. هەر بۆ بۆنەوە داوامان کردووە لە کاک هاشمی ڕەزایی، کادری دێرینەی کۆمەڵە و
هەروەها 20 ساڵ مامۆستا لە وڵاتی سوێد. کاک هاشم گیان بەخێر بی بۆ بەرنامەی ڕاستەوخۆ. زۆر سپاس بۆ خۆت و هاوکارەکانت و بینەرانی بەرەز. زۆر سپاس. کاک هاشم ئێوە ماوەیەکی زۆر لە وڵاتی سوێد مامۆستا بوون، لە چ پۆلێکا مامۆستا بوون؟ یعنی چ بەشێک لە خوێندکارانتان دەست پێدا؟ ئەمن تقریباً لە ماوەی ئەو 20 ساڵەدا 3 ساڵێک بۆ گەورە ساڵان معلمی کامپیوتێر بوو، معلمی بەرنامە نووسی و بە ئیصلاح خەزانەکردنی ئیطلاعات یا زەخیرەی ئیطلاعات. دوایەوەش لە ماوەی ئەو 3 ساڵەشدا ماوەی 1 ساڵ ئەمن دەستیاری مامۆستای زانکۆیەک بووم لە شمالی سوێد بەنێوی سوندوسواڵ کە ئەوەش ئەو فێرکردنە لە ڕێگای دوورەوە بوو بۆ ئەو دانیشتوانی کە حەزیان دەکرد بەرنامە نووسی بخێن و هەروە زەخیرەی ئیطلاعات. دوایش من ماوەی 3 ساڵ چونکە زمانی سوێدیم خوێند بوومە معلمی سوێدی بۆ ئەو کەسانی کە دێنە سوێد بۆ پەنابەرانی گەورە ساڵ. دوای ئەوانە ئەمن چووم بیرکاری یا ماتەماتیکم خوێند و چووم لە ساڵی وابزانم 85ەوە بۆ ماوەی چەندین ساڵ لە مەدرسەیە کارم دەکرد کە تەمەنی 3 ساڵ تا 15 ساڵی تێدا بوو. وەلەوێ من عمدەتەن دەرسی بیرکاریم دەکوتەوە بە تایبەتی ئەو نێو من نازام ڕاستی بە کوردی چییە، بەهەرها بەسوی پێدەڵم وێگلێدارێنی ڕێگای نیشاندەر بووم. من هەم یارمەتی مامۆستەکانم دەکرد لەسەر شێوەی فێرکردن و ئەوە هەروەها من یارمەتی ئەو منداڵانم دەکرد کە مشکلاتیان بوو لە بیرکاریدا یا لە ڕاضیدا. ئەو دوای ئەوانش ئەمن تقریباً 5 ساڵە کە خەریکی ئەوەم کە هەڵسانگاندنی ئەو منداڵانی کە دێن بۆ سوئێد لە وڵاتانی جۆرە و جۆرەوە لەسەر زمانی دایکیان و لەسەر ڕاضی بۆ بوو بە قانونێک لە سوێد کە ئەو منداڵانی کە دێن بۆ سوئێد کە دەچنە مەدرسەیەک مامۆستاکانی معلیمەکانە دەبزانن زانستیان چییە. جا ئێمەش ئەو منداڵانە لە سەراسەری دەتوان بڵم لە هەر 5 قارەوە دەبینین ئەو منداڵانی یا پەنابەرن یا دایک و باوکیان هاتوون لێرە کار دەکەن، دکتۆرن ماندسێکن یا شۆفیرن دێن لێرە کار دەکەن. ئەو منداڵانە دەبێ بێن لەو بە ئیسلاح تێستەوە بۆکس دەرێن کە من لەو 5 ساڵی ڕابردووشدا کارم ئەوە بووە. بڵێ زۆر سپاس. کاک هاشم تەبعەن ئێمە ئامار و ئەرقامێک یا داتایەک شتێکی وای لە بەتایبەت لە وڵاتێکی وەکو ئێرانمان بەدەستەوە نییە، بەڵام بە پێی ئەوەی کە هەم بۆ خۆمان لەو ناوچە هەڵسوڕانمان بووە و خەڵکمان بینیوە و کۆماری ئیسلامی لەسەر لە ماوەی هاتنە سەرکاری لە ماوەی 42 ساڵی ڕابردوودا تەبعەن زۆر تەئسیری لەسەر شێوەی فێرکردن و بارهێنان بووە لە مەدرسەکاندا. ئەوە ئەگەر ئینسان هەر ئەوەندە هەرەوەی ئیطلاعاتی لەو سەتحا بێ ئەگەر جیاوازیەکەی لەگەڵ وڵاتێکی سوێدا بڵێن وەک نمونە پیشان بدەین سەرێکی ترین جیاوازەکانی چین؟ وەڵای پێشترەوە بڵم کە هەڵسەنگاندنی دوو سیستمی دیکتاتۆری و لەگەڵ سیستمێکی دموکراسی وەکو سوئێد کە دەتوانم بڵم جزوی دەهمین وڵاتی باشی دنیای لە هەموو زەمینەیەکدا ینی ناگوت ینی زۆرمیشە ئەو دوانە بەیەکەوە هەڵسەنگاندن بکەین. بەڵام لێرە لە سوێدی وایە لە وڵاتانی ئەوروپایی ئەم سیستمی ئامشی سیستمێکی دموکراتیکە، بەڵام لە ئێران سیستمێکی دیکتاتۆری زاڵ بەسەر سیستمی ئامشیدایە. هەر ئەو کاتێک کە دەوڵەتی جمهوری ئیسلامی هاتە سەرکار ساڵی 1359 ساڵێک تازات بۆ سەرکار کە خومینی دەستوریدا کە لە تەواوی دانیشگاکان مەکاتیبی ئیسلامی دەست بکرێتەوە. ئوستادانی دانیشگا بە قەولی خومینی ئەوانی وا شەرقی و غەربی بوون دەبایە پاکسازی بکرابایە و هەر ئەوەش بۆ هۆی ئەوەی زۆر معلیمی باش هەر لە معلیمی ئیبتداییە و سەرەتاییە و بگرێت تا دانیشگاکان
ئەوانە هەموو وەلا نێردران بە ئیسلاحی فارسی تەسفیە کران. بنابەرین جمهوری ئیسلامی لە ڕوانگەی ئیسلامی خۆیەوە حەولی داوە و تا ئەسەشکاری ئەوە کرۆ کە شریعەتی ئیسلامی لە سیستمی ئامۆژی خۆیدا بگونجێنێ. بۆ نمونە ئەم سەفەرە کەوتە دژایەتی لەسەر سیستمی تەکاملی داروین، کەوتە دژایەتی لەسەر بینگ بانکە کاکەشان و فەزا چۆن دروست دەبێت، یعنی کەوتە دژایەتی لەسەر ئەوانە بار حاڵگۆ کە بڵەوانە کاری خوددایە و خوددا دنیای ئاوا دروست کردو ئاوا هاتوو ئاوا دەڕوە و هەر لەم ئاخرانشدا ئێمە دەبینین تەماشای جمهوری ئیسلامی دەکەیت کە ئیسلام حتا دەخالت لە سیستمی پزیشکیشدا دەکا. فەرزان خامنەی بڕیار دەدا کە ئایا واکسن بێ ئەم واکسنە بێت ئەو واکسنە نێت، لە حاڵەدا ئەوە کاری سیستمی پزیشکی کە تەشخیص بدا چ واکسنهای لێ بدریا لێ نەدرێ. ویا ساڵە لەوە پێشش کە خودی خامنەی کە معلومیش نەبوو بۆچی بوو دژایەتی کرد لەسەر سیستمێک لە بیرکاریدا لە ماتماتیکدا هەیە بە نێوی ئینتیگرال و دیفرانسیال کە کوتیکتیوانە دەبێت لە دەرسی دەبیرستانی لا بچێن. بە تۆری کولی ئەگە من ئاوا خلاصێ بکەمەوە سیستمێکی بەستراوی دیکتاتۆری کە حەول لە شریعەتی ئیسلامی بەسەر علم و زانستدا داسەپێنێ، جا ئەوە لە هەموو بارەکاندا هەیە و نەتیجەکەشی دەبێتە ئەوەی کە خەڵکێک عەقیدەیان بە علم و زانست نابێت، دەچن لە بواری پزیشکیدا ڕوودەکەنە نام ڕەوغەنی بنەفشە و ڕوودەکەنە دوعا و ڕوودەکەنە ئیمامزادە و ڕوودەکەنە دکتۆرهای تبی و لەباتی ئەوەی کە ڕووبکەنە زانست. ئەمە دەتوانم بەڵام وەکو شتێکی گشتی ئەمن تەمەشا بکەم، بەڵام لە زۆر بواردا دەتوانی ئەتۆ ئەو سیستمانە تا ڕادەیەک هەڵبسەنگێنی. من بە لێرە یەک ئیشارەکە بکە کە بە بۆڕای من زۆر میمە لە سیستمی ئامۆژی سوێدا بناغەی ئەسلی ئەوەیە کە تۆ دەبێت منداڵ ڕەخنەگەر باربێنی، دەبێت منداڵ بۆ خۆی سربەخۆ بیر بکاتەوە، دەبێت منداڵ هیچ شتێک بۆ مطلق نەبێت، بۆ هەموو شتێک علامەتی پرسیار دابنێ. مامۆستا ناوەندی زانست نییە، تەنانەت لەو سەرچاوانەی زانست کە هەیە منداڵ دەبێت ڕەخنەگەر بێت بەرامبەر بە سەرچاوی زانستەکان. بەڵام لە ئێراندا شایعە بڵاو دەبێتەوە نیوەی خەڵکێران باوەڕی پێ دەکرد، یعنی ئەو فەرهەنگی کە بەرامبەر بە سەرچاوەکان ڕەخنەگەر بێ ئەوە نییە. منداڵ حەقی ئەوەی نییە کە خۆ ڕەخنە لە ئەم سیستمە بگرێت. هەر بۆیەش دەیان سەدان معلیمی چاک لە زینداندان، معلیم کوژراون، معلیم ئیعدام کراون، معلیم مەجبور کراوە، شاگرد مەجبور کراوە بچن نوێش بکەن، لەسەری کلاسە لە ساندون بردوانێتە فەڵانە جێگا. لە سیستمی ئامۆژی ئێران ئەو کەسێک کە واردی دانشگا دەبێت نێوی خۆی بنووسێ وەکو بەسیج بۆ ئەوەی کە بتوانێت واردی زانکۆ و دانشگاکان بێت. بنەماڵەی نازانم جانباختە هەموو سەهمیانێ لە حاڵەدا کە چوون فەرزەن ببنە ڕشتەی پزیشکی بخێنن، سەوادی نامەیەکی پێنج خەتیان نەبووە، بەڵام سەهمیان بۆ لە دانشگای فەرزەن تارێن یا تەورێست واردی دانشکدەی پزیشکی بوو و معلومش ئەوانە چی لێ دەردێت. ئێمە هەر تۆزێک لەوە پێش لەوەی لەگەڵ ئێوە ئەو توێژە دەست پێ بکەین یادێکمان کرد لە گیانبەختکردو و فەرزادی کەمانگەر کە ئەو هەموو زەحمەتەی کێشە بەو شێوە لەگەڵ منداڵان کە واقعان خۆشیەویستن کاری کرد و دواتریش ئەعدام کرا. کاکاشم مەسەلەیەکی تر مەسەلەی کچ و کوڕەیەوە بۆ خۆتان کە لە سوێد دەرستان وتوێتەوە بۆ خوێندکاران تێکەڵاو بوون ئەو جیاوازیە ئایا هەل لە منداڵیەوە منداڵ باوەڕی بەوە نابێ یا حساسیت بۆ پەیدا ناکا بە جنسی مێ یا بە جنسی یا بە جنسی نێر یا شتی ئەوە تەئسیردانانێ هەل لە منداڵیەوە بەوە پەروەەر دەبێت تەئسیری ئەو مەوزوعە لە چه حدێکایە؟
تەبان لە وڵاتانی ئەوروپایی کە منداڵ دەچێتە هەر لە دەچێتە باخچی مناڵانەوە لە تەمەنی 1 ساڵ و نیوەدا لە تەمەنی 1 ساڵیدا زۆر بۆی ئاساییەکە لەگەڵ کوڕکایە دەکات تا دەگەینە تەمەنێکە بۆ خوان ئەحساس دەکەن هاوار حەڵەوە شتی جنسیەتی هەیە لە بینی ئەم منداڵاندا و ژیانیان زۆر ئاساییە بەڵام بەپێچاونە لە وڵاتی وەکو ئێران کوڕ و کچوانەکە لێک جدا دەکەن و کتیشم ئەوەش هەر ئیجباریە لە حاڵەدا زۆر خۆشەویستی بینی کوڕ و کچ لە مەدرسەدا پێک دێ و دوای دەبێتە زەماوەندی داهاتوش ویان ئەوەی لە زۆر بواردا کچان حقیقەت ئەوە تەجروبە کراوە هاتوون بۆ ماوەیەک بۆ ماوەی 3 مانگ کچکانیان جوداگانە داناوە لە مەدرسەیەک کوڕانیش لە جیاواز لەسەر ڕاضیە بیرکاری 3 مانگکاریان کردووە معلوم بووە کە نەتیجەی دەرچوونی کچەکان نەتیجەی ئاکامی بیرکاری ئەو 3 مانگە کچان لە کوڕاندا باشترە بەر نەتیجە ئەوانە کوڕ و کچ مکەملی یەکترین لە کلاسدا بەڵام لە ئێراندا کە بارحاڵ ئاوە دێن جودایان کردوێتەوە شتێکی زۆر غێری ئاسایی لە حاڵەدا ئێران قەدیم هەربوو تێکەڵاو بوو خۆ هەر زۆر قەدیم لە شارەکانی کوردستان شەر تێکەڵاو بەڵێ من بەبەستمەوە بوو منداڵێک کە هەر لە منداڵی و ئاواجیاکرێتەوە تەبعەن تەئسیر دایانێتە سەر بۆچوونی بەرامبەر بەژنان بۆچوون و ڕەفتاری بەرامبەر بەژنان ئەو وەکو شتێکی کە چاوی لەیەکە هەر بەو تەبلیغاتەی وا ئەگەر حکوومەتێکی ئیسە بڵێن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست حکوومەتێکی وەکو ئێران چۆن ئەوێت فەزایەکی دژیژن ساسکە ئەوە لە مەدرسەوە دەست پێکات و ئەو منداڵە لێەوە تاسیری لێوەرەگرێت بێگومان ئەمە تاسیری هەیە هەر ینی جوداکردنەوەی کوڕ و کچ و ئەوەی کە کچان بە ئەنوانی زەعیفە کچان خۆرجەمهوری ئیسلامی لە سەرتاوە کاتە سەرکار کوتی ژن حەقی قەزاوەتی نییە و حتا ئەوەشی کرد لە بەپێی قانونی ئیسلام کە ژن لە هەموو بوارێکدا نابەرابەرە و دەیەوێت ژن وەک زەعیف نیشاندا لە کۆمەلگایدا بێگومان ئەمە تەئسیری بووە لەسەر ڕەفتار و ڕەویش و بیر و بۆچوونی پیا و بەرامبەر بە ژن بەستا پیا و مەزنی دەسەڵاتدار بێ لە ئێراندا بەپێی قانونی شریعەتی ئیسلام وە شتێکی زۆر تەبیعیە بەڕای من بەڵێ کاک هاشم مەوزوعێکە بەتایبەت لەم دەورانی کۆڕۆناییە ئەگەر چاوی لێ بکەین زۆر بەرچاو بووە بەهۆیەوە کە ئەو ویرروسە تەشەنە نەسێنێ تەبعەن لە زۆربەی وڵاتانی پێشکەوتوو هەوڵیاندا کە فێرکردن و بارهێنان بە شێوەی لە ماڵەوە بێت و لە تەریقی ئۆنلاین یا ئینترنێت یا لە تەریقی کامپیوتەرەوە جێبەجێ بێت هەر پێشتریش ئیمکاناتی تکنیکی زۆر خرا اختیاری خوێندکاران و خوێندکاران لەوانە بەهرەمەند بوون زۆر عادی بووە لە وڵاتێکی وەکو بڵێن هەر وڵاتی ئێران کە ئیمکاناتی ماڵی زۆر لە خوارەوەیە خەڵک لە شەرایەتێکی زۆر سەختە بەڕێوە بن چەندێتە ئەسیریە بێ ئەگەر مەحدودیت هایی مەسەلەن چۆن بڵێم هەراوا کۆڕۆنایی بێت و خەڵک منداڵان نەتوانن بچنە مەکتەب و لەسەر کلاس حاضر بن چۆن نەتوانن لە دوورەوە ئەو لە ئیمکاناتی استفادە بکەن یاسن فێری بن بە تایبەت کە بنەماڵیشیان دایک و باوکیان شاید بلەخەرە خۆیان لە سەدحێکان نەبن کە منداڵەکان فێر بکەن من ئەوە بڵێم کە ئەنی سیستمی ئامۆزشی وەتەنەنە لە ئەوروپاشدا حقیقەت ئەوەیە کە بۆ منداڵی بۆ ئەو منداڵانی کە زیاتر دایک و باوکیان خوێندەواری بەرزن و یا بەلحازی ماڵیەوە ژیانیان باشە 2005 قسەی 6 ساڵ لەوە پێش ئەمە دەکەم ئەو وەختە کوتیان تعدادی ئەو مناڵانی کە چوونەتە زانکۆ کە بنەماڵەی کرێکاریان بووە لە 16% و بۆتە 90%. ئێوە قسەی باسی سوێد دەکەم من بنابەرین خەڵکی فەقیر و هەژاریش مسلمەن لە ئەوزاعێکی ئاوەدا زۆرترین زەرور زیان دەبینن
و هەمیشەش ئاوایە کە تۆ مناتقی فەقیرنشین بەلحازی منتەقەی دەوڵەمەندنشینەوە سەتحی دانیشیان دێتە خوارێ دلەکانی زۆر ئاشکران بۆ خۆیان دەڵێن ئەوەی کە بەلحازی علمی زانست و پەروەردە و ئەمە دەڵێ چەندین عامل مهمە لەسەر پێشچوونی منداڵ لە مەدرسەدا یەکی ئەوەی دایک و باوکان چ باکگراوندێکی دەرسیان هەیە دووەمەوەی چ باکگراوندێکی ماڵیان هەیە سومەوەی تعدادی کتێبی دایک و باوک لە ماڵدا چەندازەیە یعنی ئەوانە سێ عاملن کە تەئسیریان هەیە لەسەر پێشچوونی خوێندنی منداڵ لە مەدرسە بنابەرئین ئەو لە ئێرانیش مسلەمان قابلی مقایسە نیە لەگەڵ سوێد چونکە ئەو ئینفراستروکتوری کە هەیە لە سوێد دەتوانم بڵم یا لە ئەوروپا ئامادەیە بۆ شتێکی ئاوا بەڵام لە ئێرانێکی بەرحاڵ کە هەموو سەرمایی خۆی داناوە لەسەر تەکنۆلۆژی بۆمبی هەستەیدا خۆ ناپژێت سەر ئەم بوارانەدا کە یارمەتی بکە بەوانە بۆیەش خەڵکێکی زۆر بەداخەوە بەتایبەت خەڵکی فەقیر و هەژار لە ئێراندا تووشی مشکلە بوون لەو بارەدا و زۆر کەس چ لە ناوەوە و چ لە دەرەوە لەو ماوەی سەرماک لەو پێش هەوڵیاندا کە کامپیوتێر و لاپتاپ و تەلیفۆن ئەوانە بنێنەوە بۆ ئەو منداڵانەی فەقیر و هەژار لە کوردستاندا بۆەوەی کە وەدوانەکەون و بێگومان ئەمانە شار هەر وەدوا کەوتون ئەو منداڵانە کە لە ماڵی کامپیوتێریان نییە بەڵام منداڵێکی دەوڵەم لە ماڵی کامپیوتێر ئیمکانە بۆ ئەو ڕاحەترە کاک هاشم ئەگەر بەگشتی چاو لە جێگە و پێگەی مامۆستا بکەین ئایا مامۆستا ڕابطەی لەگەڵ خوێندکار چۆنە لە لای ئێمە ئەوەندەی کە من لە بیرم بێ و دەورانی کە ئێمە من بۆ خۆم خوێندکار بووم بەڕاستی من لە مامۆستاکان مەترسام زۆرجار لە دەرەوەی مەکتەبیش هەر لیانە ترسان جاری وا بوو هەر لە کۆڵانەکەیش کە پێمەگەیشتن هەر لەوێ هەڕەشیان لێ کردی لەوێ کایەمانە کرد یعنی یاریمانە کرد لەگەم ناڵەکانە لە گەڕەکوشتیوە دانەیەکمانیان کرد بە مەعمور بوو کە ناوی ئەوان نبنووسین بەڵام کاتچوینە بە مەکتەب ئەو نەفەری ئەوەڵ کە تەمەیەکرا هەر ئێوە بووە ناوەکەی نووسی بوو ئەنی نەوعێک ترس و خۆف لە مامۆستا بوو پەیوەندی بینی مامۆستا و خوێنکار پەیوەندیەکی بێ ئەندازە سەخت بوو چۆن ئەو چۆنە لە وڵاتی سوێد ئایا نزیکترە ئەو شتەی وا پێڵێن ڕسپێکت ئەو شتەی وا پێڵێن ئیحترامدانان ئەوە بە شێوەیەکە لە وڵاتی وەکو سوێد من بە یەک دوو شت باس بکەم لەسەر وەختە دێنە بەشی پەروەردە و بارهێنان وەکو هەموو بوارێک کە یعنی تۆ تەمەشاکە فەرزەن باسی لە فەلسەفەدا باسی بێرتران راسەل دەکەی باسی نەلسۆن مەندێلا دەکەی باسی بیل گەیت دەکەی باسی پێکێنەری ئاپڵ دەکەی ئەوانە کەسانێکی ناسراون لە دنیادا وەختە دێ سەرباری پەروەردە و بارهێنانیش چەندین نێو هەن کە لە دنیادا زۆر زۆر ناسراون یەکی لەوانە بە نێوی دیلان ویلیامز ئەمە کارەکەی ئەوەیە لە یعنی کتێبەکەی بە ئیسلا وەکو ئینجیل وایە بۆ مامۆستایان بۆ معلیمان ئەم باسی ئەوە دەکات کارەکەشی عومدەتەن لەسەر هەڵسەنگاندنی منداڵە دەڵێ دەبێت منداڵ ئەوەڵەن بزانێ هەدەفی دەرزوتنەوەیەک چییە ئامانجەکە چییە ئەگەر منداڵەکە لە کلاسەکە چووە دەرێ بزانێت چی فێر بۆ چی فێر نەبووە بەشێکیش ئەوەیە کە دەڵێ معلم کارەکەی ئەوەیە وەکو ڕاهنمای یەک دانە سەفەرێکی فەرزا تەفریقی بە هەر چەندێ بکە بە مسافرەکان دەڵان ئەوە سەعات 12 چینە ئەوێ سەعات 2 دەچینە ئەوێ شەو لەوێ دەخەوین هار لەوێ دەخۆین شەم لێ دەخۆین پلە بە پلە بە منداڵەکان بڵێ لە ئەو پرۆسی دەرسخوێندنەکە چییە لە هەمان حاڵدا منداڵەکان دەبێت فێری ئەوە بن کە یارمەتی یەکتری بکەن و ببنە مامۆستای خۆشیان ینی ئەمە بەشێک کەش کەسێک کە هەر تەئکید دەکات لەسەر ڕابطەی بینی معلم و شاگرد کەسێکە بە نێوی جان هاتیە پرۆفسۆرێکە لە نیوزیلندەوە بزانم ئێستا لە ئوسترالیایە من ئەوە بڵم من ئەو زانیاریانەی من بەداخەوە تا 5 ساڵ لەوە پێش بوو لە 5 ساڵەوە من زۆر
و دوای ئەو لێکۆڵینەوە ئەلمانی لەسەر بواری پەروەردە و بارهێنان نەکەوتو بێگومان ئێستاشتی زۆر تازە هەیە. جان هاتیە ئەو دەڵێ معلم دەستکردنەوەکەی دەبێت لە ڕوانگە و بەرژەوەندی منداڵەوە بێ، دەبێت لێوە حرەکەت بکە. دەڵێ دەبێت معلم یارمەتی بە منداڵ بدا کە منداڵ بێتە معلمی خۆی، منداڵ خۆی هەڵبسەنگێنێ، منداڵ ڕادەی چاوەڕێی لە خۆی ئینتزاری لە خۆی بەرێتە سەرێ، نابێ ئینتزاری خوار بێ لە خوارێ بێ. دوایە دەڵێ قسەکانی معلم دەبێت ڕوون و ئاشکرا بێت و هەروەها دائیمەن ئێمە دەبێت فیدبەک بە منداڵەکە بڵێن، پێی بڵێن ئەو لە چ ڕادەیەکدا هەیە، چونکە لەسەر هەڵسەنگاندنیش بیرروبۆچوونی جۆرا و جۆرەیە کە من ئێستا من ناسمە ژێرەوە باسە. دوای ئەوش دەڵێ باسی رابطەی معلم و شاگرد دەکات. دیارە لێرە رابطە بەر ئەساسی رابطەیەکی دموکراتیکە، معلم شتی نەزەری خۆی قاڵب ناکات بە شاگرد، ئەوە معلومە. جا لەباری علومی سیاسیە، علومی ئیجتیماعیە، ڕیاضیە، هەر پەدیدەیەکە معلم حەقی خۆی نییە، حەقی نییە نەزەری خۆی قاڵب بکا بە شاگرد و تەحمیل بکا بە شاگرد. بنابراین دیالۆگێکی دموکراتیکێ بینی شاگرد و معلم لێدان نییە، وە ئەگە حتا لێدانێک بێت جەزایەکی فوقالعادە زۆری هەیە، نەک لێدانی فقط فیزیکی. تۆ بەئیسلاح لەباری ڕۆحیەوە منداڵ زەربەی پێ بگەێنی ئەوە تاوانە لە ئێرە. بەڵام ئەمە لە ئێران ساڵ نییە ئێمە نبینین کە منداڵ لە ژێر شکنجەی معلمدا کوژراوە، لێ دراوە. هەرچەند من ئەوە بڵێم حەقیقەت ئەوەیە کە معلمانی وەسیعی دڵسۆز لە ئێران کار دەکەن، مەدرسەیان نییە دەچن لە باغ و باغاتدا کار دەکەن، تەختەسیان نییە تەختە شکاوێک دێنن، چوزانم لە مەدرسە ڕووخاوێکدا کار دەکەن. منداڵ هەیە ئەمن دیتومە چەند ساڵەوە پێش کە بەو سیمە لوولە ئاسیانەدا وەک بۆکسیری قەدیم دەڕۆن بەسەر ئاودا، وابزانم لەو لای بروجەلد و ئیلام و ئانەدا بوون، دەبێت ڕۆژە 10 کیلۆمتر بڕۆن و 10 کیلۆمتر بێنەوە. بۆیە ئەو معلمانەی معلمی ئێران بەشێکی هەر زۆریان بەڕاستی دڵسۆزانە کار دەکەن و من هیوادارم ئێستا ئەوانە نەمابێت. بەڵام لێرە رابطەی معلم و شاگرد رابطەیەکی دموکراتیکە بەر ئەساسی دیالۆگیشە، وەکتیشم درۆ ناکەن. ئەمن فقط یەک نمونە باس بکەم. چەند ساڵەوە پێشەوە قسەی تقریباً 20 ساڵەوە پێشە ئێمە ئوستادێکمان بوو، ئوستادی گەورەترین شرکەتی معتەبەری سوێد ئیریکسۆن، هینی کامپیۆتیەر بوو. شاگردێکمان پرسیارێکی لێکرد و هەر ئەو ئاوای کرد و تەماشای تەختەسیاکەی کرد و بە شاگردەکەی جواب داوەنەی ئۆسکار بکتی ئۆسکار ئەمن دەتوانم سبحینە جواب بدەمەوە. ئەو وەختە نەیدەزانی جوابی نەداوە، بۆ سبحینەدا بۆ دوسبەی هاتەوە جوابەکەی داوە. ئەمن لە ئوستاد ئێرانی پرسیەوە کتم ئەگەر شاگرد پرسیارێکتان لێ بکە ئەگە نێزان دەڵێن چی؟ دەکەم شتێک جواب دەدەینەوە، سەرهەمێکی دەکەین. مەزوو بووە لێرە ئاوا نییە، لێرە معلم کە نەیزانی دەڵ نەیزانم، زۆر عادیە. بۆ یەکتم معلم ناوەندی زانست نییە، هەموو زانستێکیش بەر مەحدودیتێکی هەیە. بارە ئەگە من قسەکەم خلاصەکەمەوە لەسەر رابطەی معلم، ئەوڵە معلم شتێکە هەم چاکەکەی هەم خراپەکەی قەتە لەبیر ناچێت، یعنی هەردووکیان لەبیر ناچن، معلمی چاک و معلمی خراپ ئەوان قەتە لەبیر ناچن. معلمی چاک ئەوەیە کە منداڵ تەشویق بکە. ئەمن بۆ خۆم شخصەن لە کلاسی حەوت معلم بۆ تەشویقی کردوم، ئەوە زۆر دەری تەسیر لەسەر مندانەوە. هێندەی تەشویق کردوم کە لەسەر کلاسی و مەزوور هەموو دەرسەکانی بزانم، نمرەی چاکم لێ وەردەگرت لە دەرسەکەی ئەو. جا ئەمە فاکتۆرێکی زۆر مهمە کە ئێمە هەمیشە لە نقطەی موسبەتی منداڵەوە حرەکەت بکەین. ئێمە ساڵێک ئۆستادێک لیوانێکی بۆ هێنن، نیوەی بڕین ئاو بوو، نیوەی خاڵی بوو، لە حەقیقەتدا شەراب بوو، نیوەی خاڵی بوو. کوتی نەزەرتان لەسەرەوە چیە؟ عەدەیەکتان نیوە خاڵی، عەدەیەکتان نیوەی پڕە.
کوتی ئەوانەی کە بە شێوەیەکی نێگاتیڤ تەمەشا دەکەن خاڵەکە دەبینن، بەڵام ئەوەی کە بە شێوەیەکی مثبەت تەمەشا دەکات پڕەکە دەبینێ. جا بۆیە معەلیم نقطە حرەکەتی هەمیشە دەبێ ئەوە بکە منداڵ چی باش دەزانێ و ئەوە تەقویەت بکەی، و لە هەمان حاڵدا منداڵ دەکرێت فێری زانستی زۆر بێ، بەڵام دەبێ ئینسانی تەبەعەیەک ساز بکەی دموکراتیک بێ، مرۆڤ دۆست بێ. ئێمە وابزانم ئێمە ئەو قسەیە کوتراوە وەختی خۆی ڕئیسی مەدرسەیەک لە بۆستۆنی ئەمریکا معەلیم دادەمەزرێنێ، لە دوایدا نامەیەکیان بۆ دەنووسێ، دەڵێ من زۆر کەسم دیوە، خوێندکارم دیوە، مهندسم بخۆشی لەو کەسانە بوو کە ڕزگاری بوو لە کووری ئادەمسۆزی هیتلێردا. دەڵێ من زۆر کەسم دیوە لە مهندسان کە لە کووری ئادەمسۆزیدا بوون، دکتۆرم دیوە کە هەر لەوێدا بوون، بەڵام ئەمە ڕووم لە ئێوەیە ئەگە منداڵ فێری بیرکاری و زمان و نازام ئەدەبیات و ئەوە دەکەن، دەبێ فێری ئینسان دۆستیان بکەن. ئەوە عاملێکی زۆر مهمە بۆ ئێمە. هەڵبەتە پێویستە ئاماژەش بەوە بکەین کە سەرڕای ئەو هەموو گیر و گرفتە، سەرڕای ئەو هەموو ڕەوشی ئەتوانین بڵێن نادروستی فێرکردن و بارهێنان، شاگردانی زۆر بەرجەستە لە سەرکەوتوو هەم لە ئێران هەم لە کوردستان ئێستا لە ئاستی نێودەوڵەتی هاتوونەتە ڕوو، سەرڕای ئەو هەموو فشارەکە بە سەریانەوە بووە. مەبەستمەوەیە جامعەی ئێران جامعەیەکی جوانە، جامعەیەکی گەنجە، و ئەگەر ڕەوشێکی باش بچێتە پێشەوە بۆ فێرکردن و بارهێنان، ئەتوانێت بە دەیان و سەدان و هەزاران کەس لەوانە ببن بە ئەستێرەهای ئەو کۆمەڵگا و بتوانن خەڵک فێر بکەن و ببن بە ئایاندە بۆ ئەو کۆمەڵگا. وای ئەمە تەواوی ئەو لێکۆڵێنەوانە شرکەتێکی گەورەی عەزیمی ئەمریکایی هەیە بە نێوی مەکێنزی، ئەوە قسەی 6 ساڵەوە پێشە. ئەو مەکێنزیە یارمەتی دەکات بە بەڕێوەبەرانی شرکەتای عەزیمی گەورە کە ئەو شرکەتانە ئیدارە بکەن. ئەمانە هاتبوون لەسەر نازانم 1500 یا 15000 مەدرسە لێکۆڵێنەوەیان کردبوو کە گەیشتبوونە ئەو قسەیە، ئەویش ئەوەی کە وجودی معەلیمێکی باش لە پەنای تەختەسیادا تەعین کونەندەیە بۆ سەرکەوتنی ئەو منداڵانە. و دەژێت دەڵێ هیچ وەختێک کەیفیەتی مەدرسەیەک لە کەیفیەتی معەلیمەکان بەرزتر نییە. جان هاتیش کە من باسم کرد ئەو پرۆفسۆری نیوزیلندیش ئەوە وا دەڵێ ئەگە تۆ معەلیمێکی باش لە پایتەختەسیا بوو، متمینە لە ئەتۆ کلاسێکی باشت هەیە. و بەپێی سیستمەکانی جۆراوجۆری ئێستا چەند وڵاتن وەکو فەرزان کورەی جنوبی یا فینلاند یا کانەدا ئەوانە مەشهورن. فەرزان لە فینلاند 10% باشترین شاگرد تای کلاسی 12 باشترینیان 10% دەچن دەبنە معەلیم، یعنی معەلیمهای باش و ئۆتۆریتەشیانێ، یعنی جامعە کۆمەڵگا ئۆتۆریتە دەدا بە کەسایەتی معەلیم. و لە کورەی جنوبیش هەر ئاوە. بەڵام لە زۆر وڵاتیکان کە ئیتر لە زۆر جێگا قبوڵ نابن، ئیتر دەچن دەبنە معەلیم. دەنا ئێمە کەسمان بووە وەکو کۆچەر بیرکار کە لە دەیەکی مەریوان دەبێتە کەسێکی شارەزا و ناسراو، و ئێمە هەر لەم ڕۆژانەدا کەسێکی کە بەداخۆ منێوەکەم لەبنەوە سەقزەی بوو لە لە زمینەی فیزیکدا، ئەمە جایزەیەکی زۆر بەرچاویاندا، نووسەرمان هەیە کە جایزەی زۆر بەرچاوی عالەمی پێدەدەن. بنابەرین نەخشی معەلیم زۆر تەعین کونەندەیە. ئێمە زۆر هەر لە قەدیمەوە شاگردمان بۆ لە کوردستان لە شارێکە تاقەت دەبیرستانێکی بووە 4-5 دکتۆری داوەتە چۆتە دانشگاکان. بنابەرین نەخشی معەلیم زۆر ئەساسیە، و لامان حاڵدا نەخشی دایک و باوک کە یارمەتی بدەن لە منداڵ لێپرسینەوەی لێ بکەن، قسەی لەگەڵ بکەن، یارمەتی بکەن، نەک دەرسی بۆ بنووسنەوە. یەکش لێرەدا پێم خۆش ئەوە شەرباس بکەم کە بەداخەوە فەرەنگێکی خراپێ لە وڵاتی ئێمە،
ئەویش هەر سەنگاندنی منداڵ لەگەڵ یەکتری فۆرزانەوە تەمەشاکە ماڵی نازانم کوڕی جیرانەکەمانەوە ئاوا بۆ ئەوە نازانم ئەوە دەرچوو ئەوە کوڕی نازانم خازارە ئەوە فیسارە دەرچوو لە کلاسی وەڵ ئاوا بوو ئەو بوو بە کلاسی شاگردی ئەوە شاگردی دووەم شاگردی سووەم ویا حتا زۆر لە نێو بنەماڵەکاندا کوڕکچیان لەگەڵ یەکتری هەڵدەسەنگێنن بە کسە دەناوە تا بڕۆ لە بزانە براکە چۆم بیا بە پێچیان بە براکەوە کچەکە چۆم بە لەحازی علمی پەروەردەوە هەموو منداڵێک شرایطی تایبەتی خۆی هەیە هیچ منداڵێک نابێت لەگەڵ منداڵێکە مقایسەکری فەرق و جیاوازی تۆ دەچیە دکتۆرێک دەنەخۆش دەبینێ باشە ئەو دەنەخۆشە کە دەبینێت یەکێ پشتی دێش یەکێ زگی دێش یەکی لاقی دێش یەکێ سەرێشەی هەیە یەکێ ناڕەحەتی قەلبی هەیە و ئەو دکتۆرە تەجویزی بۆ دەکات بۆ ئەو نەخۆشە تایبەتە نوسخەی تایبەت بەڵام معەلیمێک لە کلاسێکدایە لەگەڵ 30 شاگرد 25 شاگرد هەر ئەو 30 نەفەر شاگردە هەر کەسە شرای تایبەتی خۆی هەیە ئەمویستەرە و پرسیارە وەکو ئاخرین پرسیار بکەم لە کلاسێکە طبعا هەموو خوێندکاران وەکو یەک نین کەسی زیرەکەیە یا کەسێکەیە کە بە لەحازی بیرکردنەوە یا مێشک طبعا تۆزێک مشکلاتێکی هەیە ئەوانە ئەتوانێت کەیفیەتی کلاسێک بێنێتە خوارەوە بەڵام ئەگەر بە شێوەی خۆی دەرسی پێ بوترێت ئەتوانێت هەم ئەویش تەخوێت بکرێت و هەمەوەیش کلاسەکەی کەیش ئەوە حتوان زۆر لە بەرچاوە گیرێت لە وڵاتانەوە نیە لێرە زۆر زوو حەول دەدەن کە یەکی ئەوە بڵێم لە سوێد تا چەند ساڵ لەوە پێش تا کلاسی حەوت کارنامە نەبوو یعنی منداڵ دەچووە مەدرسە کارنامەی نەبوو کلاسێک و دووسێ تا ئیتر بەڵام لە حەوتەوە کارنامە هەبوو خۆ لە چەند ساڵە 7 ساڵ لەوە پێشەوەی ترەوە شەندا مەزران کە لە کلاسی 4ەوە کارنامە هەبێ و ئێستا خەریکم بیکەنە کلاسی ئەوەش کە کارنامە هەبێ کە بەحسەکەژەوە بوو کە منداڵ نابێ بۆ کارنامە بخێنێت منداڵ دەبێت بۆ زانست بۆ فێربوون بخێنێت و لە قسەی پێششدا بازم کرد کە تۆ نابێ هەڵیان بسەنگێنێت چونکە منداڵ ویا حتا گەورەش هەر کەسێک ڕەویشی فێربوونی جیاوازی هەیە کەسێک بە بیستن فێر دەبێت کەسێک بە دیتن فێر دەبێت کەسێک بەوە دەبێت بۆ خۆی ئازمایشی بکە کەسێک بەوە فێر دەبێت کە بدەست دەستکاری بکات بینی ڕەویشای فێربوونی جیاواز هەیە و ئەو ڕەوشای فێربوونی جیاواز لە یەک کلاسدا بە 30 ئیندیویدی تایبەت تاکی تایبەتن کە معلم لەگەڵ ئەوانە سەرکار هەیە هونەری معلم ئەوەیە کە دەبێت بتوانێت ئەو شاگردانە بە تێکرابەرێتە سەرێ دەنا دەبێتە ئەگەر هەر شاگردی بە ئیستلاح زیرەک بچێتە سەرێ دەی ئەوانی کە زەرمەند دەبن بۆیە زۆر ئێستا هەن لە نازان لێران لەو وەردە چۆنە بەڵام من نزیکەی 7 ساڵ من کاری من فقط تایبەتی بۆ ئەو منداڵانە بوو کە زەعیف بوون کە پێوە زۆڵمیان لێ دەکرێت کارمەتی بکرێن و بێنە سەرێ و ئەوانە زۆربەی زۆریان موفق بوون کە من زۆر زەرستا بەخۆشیەوە دەیان بینم لە دانیشگاکان دەخێنن یا دەچم دەیان بینم کە کارمەندێکن ئەو زۆر زۆر ئەوانە بەحسەکە ئەوەیە کە دەبێت زۆر زوو منداڵ هەر لە کلاسی ئەوەڵەوە کە چووە هین بزانن نقطە زعفەکانی چییە ئەوەیە نقطە قوتەکانی چی یارمەتی بکەن زوو یارمەتی بە منداڵ بکرێت نەک ئەوەی بووە کلاسی هەشتون تازە زۆر زۆر درەنگ دەبێت ئەو وەختە منداڵ بەلای کدا دەڕوە وەکو چۆن لە ئێران بەداخەوە لێدان و کتەک و تۆهین و بێحترام من باسی دەورەی خۆم دەکەم زۆر کەسی تاراند لە مەدرسە لە حاڵەدا ئەوانە دەیانتوانی دوڕۆژدا ببنە باشترین کارزان لە بوارهای جۆرا و جۆردا بەڵام بە تەنە لێدان و تەشە لێدان و لێدان و بێتەوەجهی و کەم تەرخەمی ئەوانە هەموو تاران و لە مەدرسە دەرپەڕی بارها بەڵام لێرە حەول دەدا ئەو ئیمکاناتیان بۆ ساز بکەن کە منداڵ وەدوانەکەوێ و زۆریش هێندە منداڵ هەیە احتیاجی بۆ وەختی زیاترە بە کاتی زیاترە چونکەش دەڵێن ئیمتیحان دژمنی سەرەکی منداڵانی زەعیفە و زۆر کەسێ لە ئیمتحان دەترسێ ویان ئەوەشی کە
ئیمتحان نابێت تەنیا سەرچاوی بۆ هەڵسەنگاندنی منداڵ. بەرحاڵ قسەکەم کورتکەمەوە لێرە ئیمکانات زۆرە، معلمی تایبەت هەیە، ڕانمای تایبەت هەیە. لە هەمان حاڵدا منداڵ لە سوئێت یارمەتی دەکرێت بە زمانی دایکی خۆی بخوێنێت، ڕاهنمای لەگەڵ دەخەن هەر لە سەرتاوە کە هات بە تایبەت حوتوی وازەم 80 دقە یارمەتی دەکەن کە بە زمانی دایکی خۆی لە ئەو دەرسانەدا لە دەرسی ڕاضی، چوزان، فیزیک، شیمی یارمەتی بکرێت. وڵێ زۆر سپاس کاکاشم بەڕاستی بۆ بەشداریت لەو بەرنامەدا. حتمما ئێمە هەوڵە دەین لە کاتوساتێکی تر نەک لەسەر مەوسعی فێرکردن و بارهێنان ئێوە بۆ خۆتان یەکێک لە هاوڕێیانی زۆر بارزشی ئێمە بوون و توانین حتمما دابنیشین و گفتوگویەکی ترمان بێت. زۆر سپاس بۆ بەشداریتان لەو بەرنامە. زۆر سپاس بۆ خۆتان و زۆر سپاس بۆ هاوکاران و بۆ بینەران کە لەو بەرنامە دەگرن. زۆر سپاس بۆ ئێوە. زۆر سپاس. کاتێکی خۆش سەرچا. کاتێکی خۆش. بینەرانی خۆشەویست، هاوڕێیەکمان پەیامێکی ناردووە بە فارسی خوێنمەوە. طبعا ئەوە هەم ئیشارێکی کردووە بە بۆمبارانی شیمیایی کە 23 لە هاوڕێیانمان بووە، هەم لە مەوردی ئەو مۆزوعیش کە لەگەڵ کاکاشم قسەمان دەکرد ئیشارێکی کردەی خوێنمەوە. سلام، خەستە نەباشید ڕافق مەحیە. ئەوەل از همه یاد 23 ستاره سرخ آسمان گرسنگان و زحمتکشان را که مورد حمله شیمیایی رژیم خونخوار بحث شدن پروگرامی می‌داره و راهشان پر راه بود. در ادامه سیستم آموزشی تحت نظر حکومت اسلامی پر از تبعیض و اجبار و به طور کلی میتوان گفت سیستمی دیکتاتوری بر آموزش در ایران حاکم است. سیستم آموزش باید کاملا مستقل از دین و مذهب باشد. تبعیض جنسیتی در کلاس‌های درس و مدارس به کلی نباید باشد. تمامی امکانات تحصیلی باید رایگان و در اختیار دانش آموزان باشد و در این شرایط پاندمی کرونا باید امکانات شرکت در کلاس‌های آنلاین مانند لپتاپ، گوشی‌های هوشمند و غیره باید از طرف دولت در اختیار دانش آموزان قرار گیرد. که همه اینها در ایران تحت حاکمیت جمهوری اسلامی از طرف دولت در اختیار دانش آموزان قرار نمیگیرد و متاسفانه باز هم این فشارها دامنگیر طبقه کارگر و توحیدست است. فرنوش لآلمان. و زۆر سپاس هاوڕێ فەرنووش بۆ پەیامەکەت. ئازیزان بۆ جۆرە هاتمە کۆتایی بەرنامەی ئەو ڕۆی ڕاستەوخۆ. زۆر سپاس بۆ ئەوەی کە بینەری ئەو بەرنامە بوون، هەروەها زۆر سپاس بۆ بەشداربووانی ئەو بەرنامە. هەتا بەرنامەیەکی تر و دیدارێکی تر لەگەڵ ئێوەی ئازیز لە ڕۆژی جمعەی داهاتوودا کاتوساتێکی خۆشتان بۆ باوە دەخوازم سەرکەوتوو بن.